پێشکردنەوەی دەوام فەرمانگە حکومیەکان بڕیارێکی زۆر دروستە لە جێی خۆیەتی بۆ ئەوەی هاوڵاتیان بتانن ئیش و کارەکانی خۆیان بە جوانی بە ڕێکوپێکی بەڕێوەی ببن و پێڕابگەن. لە هەموو وڵاتانی شەر ئەو هەیە، یعنی لە وڵاتانی دەرەوەش ماوەی دەوام دائیمەن درێژە. من خۆم لە ئەڵمانیا بووم ساعات 9 بەیانی تا 6 ئێوارە فەرمانگەکان خزمەتی خەڵک دەکەن و ئەویش هەرکەچی زۆر پیرۆزە ئەو بەڕێزانەی کە لە فەرمانگەکان دەوام دەکەن کە بتوانن خزمەتی خەڵک بکەن. زۆرمان پێخۆشە نەک دەوام بێتە ساعات 3 بەگرە بێتە ساعات 4 واتە لە هەموو جیهانە دەوام ئەڵێ 8 ساعاتە واتە لە 8 بەیانیەوە هەتا 4 ئێوارە. ئەمە حەقی دەوڵەتە لەسەر هاوڵاتی، بەڵام هاوڵاتیش مافێکی هەیە لەسەر دەوڵەت ئەبێ ڕاتبێکی وەهای بداتێ کە هاوڵاتی ئیداری پێ بکات. وەکو دامی فەرمانگەکان زۆر پێ باشە. یەکەم خاڵ لەبەر ئەوەی ئیشی خەڵک زیاتر ئاسانتر دەبێت دەتوانی ئیشەکانی خۆی لە خلال ڕۆژەکان تاو. پێشتر خەڵک من وەکو خۆم پێشتر ئیشم هەبوو لە دایرەکان 20 ڕۆژم پێ هاتە 20 ڕۆژم پێ چواتە ئیشەکەم تاوە. بەڵام ئێستا دەتوانم کەمتر لە ڕۆژێک ئەو پەڕۆی 2 ڕۆژە ئیشەکەم تاوە. ئەوە خاڵێکی زۆر پۆزەتیڤە. خاڵی دووەمیش کە بەلای منەوە زۆر مهمە کە هەنداڵی کەمتر دەبێتەوە.